بسم الله الرحمن الرحيم. وإذا مرضت فهو يشفين. يا أيها الناس قد جاءتكم موعظة من ربكم وشفاء لما في الصدور وهدى ورحمة للمؤمنين. بناوي خواي بخشندي مهربان شفا بخشي دلو دروني زامارو جستي نخوشي بيماران. میوانانی بەڕێز، پزیشکانی بەڕێز و خۆشەویست، تەندروستکارانی ئازیز، بەرپرسانی سەرجەمدام و دەستگا و فەرمانگە و یەکەکارگەڕەکانی شاری سلێمانی بەخێر بێن بۆ تاوەری تەندروستی سمارت. لە بۆنەی دووەمین پێداچوونەوەی ساڵانەی خۆیدا تاوەری تەندروستی سمارت لەژێر دروشمی بۆ بەردەوامی وەرچەرخانەکان پێداچوونەوەی خۆی دەکات. وەک یەکێک لە بنەما سەرەکیەکانی گۆڕانکاری و مسۆگەرکردنی باشترین بەڕێوەبردن و پێشکەشکردنی شایستەترین خزمەتگوزاری بە چارەخوازان و هاوڵاتیانی خۆشەویست و بەردەوامی وەرچەرخانەکانمان، سەرەڕای دیاریکردنی کەموکورتیەکانی ڕۆژانە و بە خێرایی چارەسەرکردنیان پێداچوونەوە بەکار و ئەرکەکانی ساڵانەی خۆشیدا دەکات. لەژێر ڕۆشنایی ئایەتی ومن أحياها فكأنما أحيا الناس جميعا بە دیدگای پیشەی پزیشکی و تەندروستی ئەرکێکی مرۆڤانە و بەرپرسیارەتی و پەرستشە، خزمەتکردنی نەخۆش و چارەخوازان بە ئەرکی خۆمان دەزانین و لە ئەستۆی دەگرین. خۆشەویستان، ئەمڕۆ وەک یەکەم ڕۆژی پێداچوونەوەی ساڵانەی تاوەری تەندروستی سمارت بەڕێز مامۆستا سەباح وتەی بە خێراتن پێشکەشەکات با بفەرمێ. بناوی خوای بەخشندەی میهرەبان، بەڕێزان، دکتۆر کۆسار محەممەد عەلی سەرۆکی زانکۆی سلێمانی، بەڕێز دکتۆر محەممەد عومەر سەرۆکی ئۆفیسی سلێمانی بۆردی کوردستانی بۆ پسپۆڕیە پزیشکیەکان، بەڕێز هاوژین عوسمان سەرۆکی لقی سلێمانی سەندیکای کارمەندانی تەندروستی کوردستان، نوێنەرانی بەڕێوەبەراتی و دەستگا حکومیەکان، نوێنەرانی نەخۆشخانەکانی کەرتی گشتی و کەرتی تایبەت، بەناوی دەستەی باڵای تاوەری تەندروستی سمارتەوە بە خێراتنی ئێوەی خۆشەویست دەکەین بۆ دووهەمین پێداچوونەوەی ساڵانەی تاوەری تەندروستی سمارت. بەڕێزان، وەک لای هەمووان ئاشکرایە کە کەرتی تەندروستی کەرتێکی هەستیارە و پانتاییەکی فراوانی لە کارنامەی حکومی کۆی وڵاتەکانی جیهاندا داگیر کردووە. بە جۆرێک بە یەکێک لە پێوەر و نیشاندەرەکانی ئاستی پێشکەوتنی وڵاتان نەژمار دەکرێت لە پاڵ بواری ئابووری و بواری پەروەردەدا. دابینکردنی خزمەتگوزاری تەندروستی لە بوارە جۆربەجۆرەکان لە ڕووی جۆرێتی و چەندێتیەوە لەگەڵ ئەوەی ئەرکی سەرەکی دەوڵەتە، بەڵام بەرپرسیارەتیەکی هەمەلایەنەیە لە هەر یەک لە دامەزراوە و پێکهاتە جۆربەجۆرەکانی کۆمەڵگا بە کەرتی گشتی و کەرتی تایبەتیشەوە. لەم ڕوانگەیەوە شاری سلێمانی هەروەک چۆن لە زۆربەی بواروکایەکانی ژیاندا ڕۆڵی پێشەنگ و کارا و کاریگەری بینیوە، خۆشبەختانە لە ڕووی دابینکردنی خزمەتگوزاری تەندروستیەوە نازناوی پێشەنگی پێبڕاوە لەسەر ئاستی عێراق و هەرێم. ئەوەی جێگەی دڵخۆشیە لە شاری سلێمانی لەگەڵ ئەوەی کە بۆتە شارێکی خزمەتگوزار لە بواری تەندروستیدا و بە تایبەت لە کەرتی گشتیدا، لە هەمان کاتیشدا لە کەرتی تایبەتدا بەرەو پێشچوونی ناوازەی بەخۆیەوە بینیوە و بگرە ئەو ئاراستەیەش بەرەو ئەو ئاراستەیەش هەنگاو دەنێت کە لە بواری گەشتیاری تەندروستی و پزیشکیدا ببێتە هیوایەک بۆ ناوچەکانی دیکەی هەرێم و عێراق. تاوەری تەندروستی سمارت ئامانجی سەرەکی ئەوەیە کە بتوانێت جوانیەکانی سلێمانی جوانتر و گەشاوەتر بکات بە هەماهەنگی و کاری پێکەوەیی لەگەڵ دامەزراوە پەیوەندیدارەکانی وەک وەزارەتی تەندروستی و بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی و دامەزراوەکانی دیکەی کەرتی گشتی و کەرتی تایبەت، بەرەو بەسەنتەرکردنی شاری سلێمانی لە ڕووی گەشتیاری تەندروستی و پزیشکیەوە هەنگاو بنێت. لەم ڕۆژەوە لەو ماوە کورتەی تەمەنیدا کە کەمترە لە 3 ساڵ
ڕۆژانە چەندین نەخۆش لە ناوچە جیاجیەکانی هەرێم و عێراقەوە ڕوو دەکەن ئەم تاوەرە و لەم شارە دڵگیرەدا. بەڕێزان، ئێمە لە تاوەری تەندروستی سمارت دروشمی سمارت وەرچەرخانەمان بەرز کردووەتەوە لەبەر ئەوەی سمارت هەوڵی داوە کاری جیاواز و نەوعی ئەنجام بدات لەم ڕوانەی خوارەوە. کۆبوونەوەی هەفتانەی زیاتر لە 6 تیمی فرە پسپۆڕی بۆ حاڵەتە تایبەت و قورسەکان و کارکردن بە بنەمای پسپۆڕی ورد، بایەخدان بە بواری توێژینەوە و بوونی بەرنامەی کاریگەر بۆ پەرەپێدان و پێشخستنی کارمەندان لە ڕووی زانستی و پیشەییەوە، کارکردن بە سیستمی فیدباکی فرەلایەنە وەک پێشمەرجی کارکردنی پزیشکان و کارمەندان، وەرگرتنی بڕوانامەی ئایزۆ تایبەت بە کواڵیتی لە بواری بەڕێوەبردنی دامەزراوەکەمان، هەروەها تایبەت بە کواڵیتی تاقیگە، پیادەکردنی سیستمی پەیپەرلێس بە پشتبەستن بە سیستمی داتابیس و بە ئەلکترۆنیکردنی سەرجەم خزمەت گوزاریەکانی بەشەکانمان، کۆبوونەوەی بەردەوامی پزیشکان و پێداچوونەوەی ساڵانەی تاوەرەکەمان. بەڕێزان، لە کۆتاییدا دەمانەوێت سپاسی هەموو ئەو کەسولایەنانە بکەین کە هاوکارمان بوون لە دامەزراندن و بەردەوامیدان بەم پرۆژە ناوازەیە لەم شارە دڵگیرەدا. دووبارە بەخێرهاتنتان ئەکەین. سپاس بۆ بەڕێز مامۆستا سەباح بۆ وتێ بەخێرهاتن. میوانانی ئازیز و خۆشەویست، بۆ زیاتر ناساندنی تاوەری تەندروستی سمارت و کار و خزمەتەکانی لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا و بۆ زیاتر ناساندنی ئەو ئەرکانەی کەوا لە ئەستۆی گرتووە ڤیدیۆیەکی فیچەری ئامادەیە پێشکەشی بەڕێستان ئەکرێت، با پێکەوە بینەدیبین. لە ساڵی 2018دا و ساڵانی دواتر لە ناوجەرگەی شاری سلێمانی و شانبەشانی بەرزی و بڵندی گۆیژە و ئەزمەڕ باڵەخانەیەک بە بیرۆکەیەکی نوێ و ئەزمموی سەرکەوتووی چەندین ساڵەی خاوەندارێتی و پزیشکان و توانامرۆیە گەورە و جۆربەجۆرەکانی و دۆستان و دڵسۆزانی بەبێ سڵەمینەوە و بە پشتیوانی خودا و تەواوی متمانەوە ناوی خودای لێهێنرا وەک چیا سەرکەشەکانی کوردستان بەرەو لووتکە هەنگاوەکانی دەست پێ کرد. لووتکەیەک ئومێدێکی گەورە بوو بۆ ئەوەی ئەو تاوەرە پڕ لە هیوایە ببێتە هۆکاری شیفای ئەوانەی ڕووی تێدەکەن و زامی برین و هەتوانیان بکات. لەژێر دروشمی سمارت وەرچەرخانە، وەرچەرخان لە پێشکەشکردنی خزمەتگوزاری و تەندروستی و ناوازە و تایبەتمەند دەست بەکارەکانی کرا. هەنگاوەکانی بیناسازی و ئامادەکاری، توانە ئەمرۆیە جۆربەجۆرەکانی و هێزە دیار و نادیارەکانی زانستی و پزیشکی تاوتوێکران. ئەمەش بەرپرسیارەتێکی گەورە بوو کە دەبوو هاوشانی بەڵێن و ئومێدەکان، هیوا و خۆزگە و ئاواتەکان جێبەجێ بکرێن و ئەنجامەکەی سلمێنەر و بەڵگەی ئەم ئامانجە گەورانە بن. دیدگامان وابوو ببینە پێشنگ و متمانە پێکراوترین دامەزراوە لە بواری خزمەتگوزاری تەندروستی و توێژینەوەی زانستی لەسەر ئاستی ڕۆژەڵاتی ناوەڕاست، بە پێشکەشکردنی خزمەتێکی تەندروستی نمونەیی و پێشکەشکردنی ڕوخسارە ڕاست و دروست و جوانەکەی پزیشکی و پارێزگاریکردن لە بەها باڵاکانی تەندروستی و مافی نەخۆش و چارەخوازان. تاوەری تەندروستی سمارت یەکێکە لە پرۆژە ناوازە و پێشەنگەکانی شاری سلێمانی. پرۆژەیەکی تایبەتە و ئامانجی سەرەکی پەرەپێدانی کەرتی تەندروستیە بە شێوەیەکی زانستی لە هەرێمی کوردستان و ناوچەکە بەگشتی لە ڕێگای هەماهەنگیکردن و کاری پێکەوەیی لەگەڵ دامەزراوە تەندروستیەکانی تری حکومی و ناحکومی، هەروەها پێشکەشکردنی خزمەتگوزاری تەندروستی کوالەتی بەرز بە نرخێکی گونجاو لەلایەن باشترین و بەتواناترین پزیشکانی پسپۆڕ و ستاف و کارمەندانی تەندروستی پێشەنگی باوەڕپێکراوی ڕاهێنراو بە سوودبینین لە ئامێرە پزیشکی پێشکەوتوەکان. ئەم پرۆژەیە لەسەر ڕوبەری 1400 مەتری چوارگۆشە لە ناوەندی شاری سلێمانی بنیاتنراوە کە لە 15 پێکاتوە و تەواوی پێداویستیە سەردەمیەکانی تەندروستی لە خۆ دەگرێت. سەرڕای جوانی و هونەری ئەندازەیی تاوەرەکە
بەهۆی ڕووپۆشکردنی تاوەرەکە بە سۆلەری سوودوەرگرتن لە تیشکی خۆر بۆ وزەی کارەبایی ژینگەیەکی تەواو لەبار و تەندروستی بۆ باڵەخانەکە دروست کردووە. تاوەری تەندروستی سمارت چەند خاصیەتێکی ناسەرەوە لە خۆ دەگرێت، لەوانە کۆکردنەوەی زۆرینەی پسپۆڕیە جیاوازەکان و پێداویستیەکانی نەخۆش لە ناو تاوەرێکی تەندروستی بە مەبەستی پێدانی چارەسەر بە کەمترین کات و کەمترین هاتوچۆی نەخۆش و ماندووبوونی. پزیشکانی تاوەرەکەمان بریتین لە پسپۆڕی تایبەتمەند و هەڵگری بڕوانامەی پیشەی و ئەکادمی لە هەموو بوارە جۆربەجۆرەکاندا. گرنگیدان بەلایەنی زانستی سەرجەم بەشەکان و دامەزراندنی بەشی توێژینەوەی سمارت بۆ پەرەپێدانی بواری زانستی و ئەکادمی لە نێوخۆ و دەرەوەی وڵات. بایەخدان بە بواری پسپۆڕی ورد لە پسپۆڕە جۆربەجۆرەکاندا هەفتانە چەند ڕۆژێک تەرخان کراوە بە مەبەستی دۆزینەوەی باشترین میکانیزمی چارەسەری حاڵەتە ئاڵۆزەکان لە ڕێگەی تیمی فرە پسپۆڕی لە تاوەرەکەدا بە ئامادەبوونی پسپۆڕانی تایبەتمەند ئەنجام دەدرێت. ڕەچاوکردنی بنەماکانی کوالێتی کارکردن بە پێی ستانداردی نێودەوڵەتی و گونجاوی نرخ لە سەرجەم ئەو خزمەت گوزاریانەی پێشکەش دەکرێت. دانانی پزیشکی ڕێبەر بۆ ئەو نەخۆشانەی سەردانی تاوەرەکە دەکەن بە مەبەستی ئاڕاستەکردنیان بۆ لای پزیشکی پسپۆڕ بە جۆری نەخۆشیەکە بەبێ بەرامبەر. ئەنجامدانی پرۆگرامی ناسینەوەی پێشوەخت بەبێ بەرامبەر بۆ هەندێک لە نەخۆشیە درێژخایە نەکوشندەکان بۆ ئەو کەسانەی کە سەردانی سمارت دەکەن بە شێوەیەکی ئارەزوومەندانە. ئەکادیمیای سمارت بۆ ڕاهێنان و پەرەپێدانی توانە ئەمڕۆیەکانی بواری پزیشکی و تەندروستی بە بەردەوامی هەماهەنگی لەگەڵ ناوەندە ئەکادیمیە نێوخۆ و جیهانیەکان. ڕۆژ بە ڕۆژ تاوەری تەندروستی سمارت لە ئەنجامی پێشکەشکردنی خزمەتکردنی چارەخوازان و ڕەچاوکردنی مافەکانی نەخۆش و پابەندیە پزیشکیەکانی زیاتر بۆتە جێگەی ئومێدی خەڵکی و لەم قۆناغەدا خزمەتگوزارە تەندروستیەکانی سنووری کوردستانی تێپەڕاندووە و بە پێچەوانەی ساڵانێک لەمەوبەر ئێستا لەسەر جەمشار و شارۆچکەکانی عێراقەوە ڕۆژانە پۆل پۆل خەڵکی ڕوو لە تاوەری تەندروستی سمارت دەکەن و بە ئەنجامە سەراسیمەکانی دڵخۆش دەبن و خۆشحاڵی خۆیان دەردەبڕن کە لە ئێستادا ڕێگای دوور و پڕ لە خەرجی دەرەوەی عێراقیان بۆ نزیک بۆتەوە و ئەنجامی نەشتەرگەری و چارەسەرەکانیش لە هەندێک حاڵەتدا زۆر باشتر بوو. بگرە هەندێک لە نەشتەرگەری و چارەسەرەکان لەسەر ئاستی عێراق و جیهاندا دەگمەن بوون و پزیشکانی تاوەرەکە ئەنجامیان داوە. ئەمە ژوای کردووە شاری سلێمانی ئومێدی ئەوە ببەخشێت کە دەکرێت لە چەند ساڵی ئایندەدا گەر ڕێگریەکان کەم بن و هاوکاری و هەماهەنگیەکان سەنگی مەحەک بن شان بەشانی شاری ڕۆشنبیری ناوبانگی شاری تەندروستی و پزیشکیشی بە باڵادا ببڕێت. بێگومان سەردانیکردنی خەڵکانی خواری عێراق بۆ شاری سلێمانیش لە ڕووی ئابووریەوە دەبێتە سەرچاوەیەکی گرنگی داهات و دەرامەت بۆ شاری سلێمانی و ڕەخساندنی هەل و دەرفەتی کارکردن بۆ دانیشتوانەکەی و بوژانەوەی ئابووری. سەرڕای ئەوەی لەناو خودی تاوەرەکەدا سەدان هەلی کاری بۆ پیشە و پسپۆڕە جیاوازەکانی دانیشتوانی شارەکە ڕەخساندووە. لایەنێکی دیکەی گەشی تاوەری تەندروستی سمارت کەوای کردووە وەک ناوەندێکی زانستی و پزیشکی دەربکەوێت بوونی بەشی توێژینەوەی زانستیە کە لە ماوەی دەست بەکاربوونیەوە سەدان توێژینەوەی زانستی و کۆربەند و سیمیناری پزیشکی ناوخۆی و نێودەوڵەتی ئەنجامداوە و سپۆڕانی جیاوازی وڵاتانی نێوخۆی و جیهانی تێیدا بەشدار بوون و دەرفەتی هەماهەنگی و ناساندنی توانانوێ و پێشکەوتوەکانی پزیشکانی کوردستانی بە جیهان ڕەخساندووە. لەم سۆنگەیەوە توانیوێتی پەیوەندیە دەرەکیەکانی فراوان بکات و لەگەڵ کۆمپانیا گەورە و پێشکەوتوەکانی دنیادا مامەڵە بکات و نوێترین ئامێرەکانی پزیشکی و تاقیگە و تەندروستی بۆ بەشەکانی تاوەرەکەی دەستەبەر بکات کە هەندێک لەو ئامێرە زیرەکانە لە چەند وڵاتێکی کەمدا هەن و سوودیان لێوەردەگیرێت لەسەر ئاستی عێراقیش تەنها لەم تاوەرەدا بوونی هەیە. لایەنێکی جیاوازی تری تاوەری تەندروستی سمارت بوونی تیمی فرەپسپۆڕیە ناسراو بە MDT. هەفتانە چەند ڕۆژێک تەرخان کراوە بە مەبەستی دۆزینەوەی باشترین میکانیزمی چارەسەری حاڵەتە ئاڵۆزەکان لە ڕێگەی تیمی فرەپسپۆڕی لە تاوەرەکەدا بە ئامادەبوونی پسپۆڕانی تایبەتمەند ئەنجام دەدرێت و لە زۆرینەی حاڵەتەکاندا پسپۆڕانی دەرەوەی کوردستان و عێراقیش بە شێوەی ئۆنلاین بەشداری تێدا دەکەن کە تیایدا باشترین و گونجاوترین و ڕاستترین بڕیاری چارەسەر بۆ ئەو حاڵەتە جیاوازانە دەدرێت. پزیشکان و تەندروستکارانی بەش و پسپۆرە جیاوازەکانیش بەردەوام لە پرۆسەی نوێبوونەوەدا و بەرزکردنەوەی ئاستی زانستیدا بەشداری کۆربەند و کۆنفرانسە ناوخۆی و نێودەوڵەتیەکان دەبن و بڕوانامە و ئەزمموی نوێ و سەردەمیانە بۆ سەرخەرمانی توانەکانیان زیاد دەکەن و ئەمەش بە سوودی توانە پزیشکیەکانی تاوەرەکە و بەرژەوەندی چارەخوازان دەشکێتەوە.
ئەمە سەرڕای ئەوەی بە مەبەستی بەرەودان بەتوانە ئەمڕۆییەکانی و پێشخستنی ئاستی زانستی و کارامەیی و پیشەیی بوون لە کاردا هەموو کارمەندانی تاوەرەکە و بەشە جیاوازەکانی لەلایەن بەشی ڕاهێنان و ئەکادیمیای سمارتەوە هەفتانە و بەردەوام خولی ڕاهێنانیان بۆ دەکرێتەوە و بەڕێگا و شێوازە نوێیەکانی بواری تەندروستی پیشەی پزیشکی و بەها باڵاکانی دامەزراوە و کارمەندی تەندروستی ئاشنا دەکرێن هاوکات سەرجەم بەشەکانی تری تاوەرەکە شان بەشانی یەکتر و وەک تەواوکاری سەرەکی ئەرکە خزمەتگوزاریەکان 24 کاتژمێر لە کارکردندان و بەردەوام و بە شێوەیەکی پیشەی و دڵسۆزانە لە ئامادەکاری و ئامادەباشیدان بۆ هەر گرفت و پێداویستێکی ناوتاوەرەکە لەبەر ئەم هۆکارانە و چەندانی تر لە سەرجەم ناوەندەکانی خوێندن و کۆلێژ و ڕێکخراوە تایبەتمەندەکانەوە خوێندکاران و کارمەندانیان بەگەشتی زانستی و فێرکاری وەک ئاکادیمیایەکی پزیشکی سەردانی دەکەن و سوود لە ئەزم و نەستەرکەوتوەکانی و ئامێر و ئامڕازە پێشکەوتوەکانی وەردەگرن بە مەبەستی ئاشناکردن و گەیاندنی هەموم تایبەتمەندیانە و دەیانی دیکە بە هەوڵاتیانی کوردستان و ناوچەکانی تری عێراق و دەرەوە بەشی مارکێتین و ڕاگەاندنی تاوەرەکە بە شێوەیەکی پیشەیانە و بەرپرسانە لە ڕێگەی سۆشیال میدیا و هۆکارەکانی تری پەخش و بڵاوکردنەوە ئەم ڕووەگەشەی سمارت دەناسێنن تاوەکو ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ هەمووان سوود لەم لایەنە باشانە وەربگرن و ئەزم و نەسەرکەوتوەکان بگوازنەوە ئەمانە مشتێک لە خەرمانی بەرزی توانە پزیشکی و زانستیەکان و کار و چالاکی و سەرمایە مرۆی و کارگەڕەکانی ئەم تاوەرەیە کە بۆتە جێگەی ئومێدی خەڵکی و ئەزمونێکی نوێ و سەرکەوت و لە کوردستان و عێراقدا دروستی هەڵسەنگاندن پارسەنگی کارکردنی ساڵێکی تاوەرەکە هەڵبسەنگێنێ بۆ زیاتر ناساندن و تیشە خستنە سەر پێداچوونەوەی ساڵانەی تاوەری تەندروستی سمارت بفەرمونون لەلایەن بەڕێز کاک دکتۆر فەهمی حسێن کاکەمەد زانیاری ورد و ڕوونکردنەوەی زیاتر پێشکەش بە ئێوەی بەڕێز و خۆشەویست دەکات بەنای خۆی بەخشنەی میرەبان سەرتا وەکو ڕاستکردنەوەیەک بەڕێز پرۆفیسۆر کاوەیس عەزیز فەرەج یاردەدەری زانکۆی کۆمار بۆ زانست و تەکنۆلۆژیا بە خراپنی بەڕێزیانەکەی داوا لێبوردنەکەین لە ناوکەکە بە هەڵەهێنای سەرتا پێداچوونەوەی ساڵانە چییە؟ 18 ساڵ لەمەوە بەر یەکێک لە مامۆستاکانمان پێوتین ئەو ئێسکە پێوترێ سکافۆیت سکافۆیت یعنی چی وتی یعنی واتە بەلەم کە ئۆریجینی وشەکە کە سەرەتای وشەکە باشێ زانی پێناسەکەی زۆر ئاسانە بێت تێگەشتنەکەی زۆر ئاسانە بێت لەسەر ئەو ئەساسە کە ئەو میمۆریە کە سکافۆیت لە ئێستا نییە بەڵام هەر لە یاد ماماوە ئەمە سەرتا پێتان بڵێم ئۆریجین و ئەساسی ئانوەڵ ڕیڤیو چۆن هاتووە ئانوەڵ ڕیڤیو ئێمە نەسێکمان هەیە کە ئەفەرمێ من استوى يومه فهو مغبون ئەوەی دوو ڕۆژی وەک یەک بێ ئەوە فەوتاوە یان هەڵخەڵەتاوە کەواتە بۆ ئەوەی ئەگەر 2 ساڵمانەوەکو یەک بێ کەواتە بۆ ئەوەی 2 ساڵمانەوەکو یەک نەبێ ئێمە بە پێویست ێزانین پلانی ساڵی داهاتوومان هەبێ بۆی ساڵی داهاتوومان وەکو ئەم ساڵ نەبێ
نصێکی کەمان هەیە کە ئەفەرمی حاسبوا ئەنفوسەکم قبل ئەن تحاسبوا ئەگەر ئەمەش گرنگی بەم نەسەبین ئەبێ پێداچوونەوەی ساڵی ڕابردوو بکەین بۆ زین چیمان کردووە خۆمان محاسبەی خۆمان بکەین پێش ئەوەی کە محاسبە بکرین ئەگەر ئەم دوانە لێک بین پلانی ساڵی داهاتوو دانین و پێداچوونەوە بۆ ساڵی ڕابردوو بکەین ئەبێ بە ئانوەڵ ڕیڤیو کەواتە ئانوەڵ ڕیڤیو بریتە لە پێداچوونەوە بە ساڵی ڕابردوومان پلاندانانمان بۆ ساڵی داهاتوو کەواتە بە زمانی خۆمان ئانوەڵ ڕیڤیو بریتە لە کۆبوونەوەیەکی گشتی ساڵانەی ئەم تاوەرە و هەموو بەشەکانی تاوەرەکە کۆبوونەوەکە پێداچوونەوە بۆ ساڵی ڕابردووەکە چی کردووە و پلان بۆ ساڵی داهاتوو دانێ چی بکە بە کورتی ئەوە پێداچوونەوەی ساڵانە بوو گرنگی ئەم پێداچوونەوەی چییە ئێمە بە شێوەیەکی تیۆری قسە بکەین ئەگەر کەسێک هەستێ بڵێ من ساڵی ڕابردوو چیم کرد ئەمە داتاکانمە باشە ساڵی داهاتوو چی بکەم ئەمە پلانەکەمە بە شێوەیەکی نەزەری هەستەکەین کە ئەمە سوودی هەیە یعنی وا تەسەوور ناکەین ئەمە هەڵە بێ ئەمە نەزەریەکەی بەڵام بەڕێزان ساڵی ڕابردوو ئێمە بە عەمەلی بەرهەمی ئەمەمان بینیوە کەواتە بە عەمەلیش بینیومانە بڕواتان هەبێ هیچ بەشێکی تاوەری تەندروستی سمارت نییە وەکو ساڵی ڕابردوو بێ ڕابردووتر بێ هەر هەمووی چەند هەنگایە چوتە پێشەوە هەموو بەشەکانمان تەنانەت پاکەرەوە بەڕێزەکانمان کلینەرەکانمان کۆمەڵی گایدلاینیان بۆ دانراوە کۆمەڵی هەنگایان چوونە پێشەوە لە هەموو ئەستێکە هەموو بەشەکانمان چوونەتە پێشەوە لە خۆی گەورە بەزیابێ بۆیە ئێمە بە عەمەلی ئەمەمان دیوە ئەو کەسولانانەی کە گویان لەم پریزنتێشنەی منە ڕایان ئەسپێرین تەکلیفیان لێەکەین لیان ئەپاڕینەوە کە هەمان شت تەطبیق بکەن چکە ئێمە بە عەمەلی سوودمان لەو پلانە بینیوە ئانوەڵ ڕیڤیوەکە دوو ڕۆژ ئەخایانێت ئەمەی ئەمڕۆ ئەیبینن بەڕێستان ئیفتیتاحەکە کە جوینتێکی تێکەوێت دوای ئەم یەک دوو پریزنتێشنە و دواتر بەشەکان پریزنتێشنیان هەیە ئەمڕۆ و بەیانی بەردەوامە بێ ئەم دوو پریزنتێشنە ئەم سیمینارانە لە سیمینارەکانە نزیکەی 10 پانێڵ و 50 سیمینارمان هەیە هەموو بەشێک و هەموو فەرعی سیمینارێکی خۆی تەقدیمەکە ساڵی ڕابردوو چی کردووە پلانی ساڵی داهاتووی چییە هەموو بەشەکان ئەم مناقەشەیەکەن پێشوەخت ئەم سیمینارانە بە فلتەرێکا ڕۆشتون تحقیقیان لێ کراوە من بۆیە ئەڵێم کە هەموو بەشەکانمان پێشکەوتون لەوانەیە ئێستا ئەو بەڕێزانەی کە لەسەر و ئێمەوەن ئێمە لە بەشی زانستی کارەکەین ئەو بەڕێزانیش لەوانەیە بە دەقیقی ئاگان لێی نەبێت کە ئێمە بینیومانن و تحقیقمان لە هەموو پریزنتێشنەکانان کردووە بەراوردمان کردووە هەندێک داتا بۆ هەڵە بووە ڕاستمان کردوێتەوە بەڵام لە ئاخیرا گەشتێتەوە ئەو کۆنکلوژنەی هەر هەموو بەشەکانی تاوەری تەندروستی سمارت هەر هەمویان بە ڕێژەی جیاواز پێشکەوتیان بە خۆیانەوە بینیوە لە چاو ساڵانی پێشوە بەپی داتا و 5 گفتوگۆ لە خۆیە لە ڕۆژی دووەم سیمینارەکان تەقدیمەکرێت لە بەشی ئەخیری ڕۆژی دووەمە 5 گفتوگۆی کراوەمان هەیە کە تایە باسی خاڵە سەرەکیەکانەکەین کە هاوبەشە لە نێوان هەموو بەشەکانە هەموو بەشەکانە بێ گرنگی پێبن و هەموو بەشەکانە بێ پێشکەوتنی تیا ئەنجام بن ئەوان بە گفتوگۆ ئەنجامەدرێت و دواتریش ئێمە لە ماوەی ساڵەکە کۆمەڵی خەڵک لەم تاوەرە هەبوون هەوڵەکانیان جیاواز بووە لە هەوڵی خەڵکیکە بە شێوەیەکی عامەوەکو عەرزمکردن هەموو بەشەکان لە خۆی گەورە بەزیابێ بەرەو پێشچوونی بینیوە بەڵام هەندێک شەخص لەناو تاوەرەکەیە بە سەریعتر ڕایان کردووە بە سەریعتر پێشکەوتنیان بەخۆیانەوە بینیوە ئەوانە جیاکەینەوە و خەڵاتی ڕێزلێنانیان بۆ ئامادەکراوە زۆر سوپاس بە کورتی پێداچوونەوەی ساڵانە ئەوەیە کە ئێمە بە داتا ساڵی ڕابردوومان ئەخێنە بەردەممان و پلانی ساڵی بەراورد دەکەین لەگەڵ ساڵی پێش خۆیان زائیدن پلانی ساڵی داهاتوو ئەخێنە ڕوو و ئۆبستاکڵەکان و چالێنجەکان دیسکەشنەکەین بۆی نەبێتە ڕێگر زۆر سوپاس بۆیەوە سپاس بۆ بەڕێز کاک دکتۆر فامی سپاس بۆ بەڕێز زیشتان بەڕێزان و خۆشەویستان لەلایەن بەڕێز پرۆفیسۆری یاریدەدەر کاک دکتۆر عەبدولفەتاح هەمڕەحیم هەورامی بەرپرسی پزیشکان و پەیوەندیەکانی تاوەری تەندروستی سمارت بابەتێکتان پێشکەشەکات لەژێر ناساندنی لەژێر ناونیشانی ناساندنی سمارت و بەشەکانی و لایەنە جیاوازەکانی با بفەرمێت
عادتە من لە پشتی مەنەسەشتەوە نازانم قسە بکەم بەناوی خۆی گەورە عەزیزان جارێکتر هەموو لای بەخێر بێن زۆر بە کورتی ئاماژەیەک بە خاڵە جیاوکەرەوەکانی تاوەری تەندروستی سمارت دەکەین طبعاً ئەوە کاکتۆفامین باسی کردەوە ئانوال ڕڤیو پارە یەکەم ئانوال ڕڤیوی تاوەری تەندروستی سمارت بوو لە حەقەتە ئەوەی ئەمڕۆ ئێمە تیاین ئەنوال ڕڤیو دووەمە بە کورتی سمارت پرۆژەیەکی کەرتی تایبەتە و یەکێکە لە پرۆژە ناوازە زانستیەکانی کەرتی تەندروستی لە شاری سلێمانی کە ئەڵێ ناوازە و تایبەت دواتر بە داتاکان ئاماژەی پێین لەسەر ڕووبەری 1400 مەتر چوارگۆشە کە لە حەڤەنمەوە پێگاتۆ بنیادنراوە تەواوی پێداویستیەکان ینی پاکێجێکی متەکاملە لە خزمەتگوزاریە تەندروستیەکان و لەو تاوەرەیە کە ئەیبینین ئەو شوشانەی وینەکانی نێوانیان نزیکی 900 سۆلەر پەنالی تایە کە هاوکارێکی گرنگی ژینگەیە وەکو سەرچاوەیەکی گرنگی دروستکردنی وزەی کارەبایی بەکاردەهێنرێ کە خۆتان دەزاننەوە استراتیژێکی تازەی جیهانیە بۆ پاراستنی ژینگە و بۆ دەستخستنی سەرچاوەی وزە. طبعاً بەتەکید تاوەری تەندروستی سمارت ڤژن و مێژنی هەیە دیدگای هەیە و پەیامی هەیە دیدگامان بریتە لە باشترکردنی خزمەتگوزاری بە کواڵیتێکی بەرز پێشکەش بە هاوڵاتیانی بکەین و هاندەر بین بۆ پەرەپێدانی تەندروستیان و بۆ ئەمە پەیاممان بریتە لە خزمەتگوزارێکی تەندروستی تەواو چ لە ڕووی جەستەیی چ لە ڕووی دەرونی چ لە ڕووی کۆمەڵایەتی و چ لە ڕووی سەوزداری ڕۆحی تەواو پێناسەی ڕێکخراوی تەندروستی جیهانیە بۆ تەندروستی مرۆڤ دەبەخشێتە سەردەم سەردانیکاران. ئێمە لە سمارت تەبەنی چەند بەهایەکمان کردووە زۆر گرنگە هەموو دامەزراوەیە کۆمەڵێک بەهای هەبێ بەهای سمارت خۆی بینێتەوە لەو پێگاتەی کە لە خودی سمارتدا بەرجەستە کراوە. ئێمە 5 بەهای سەرەکیمان هەیە کاری لەسەرەکەین ئەو بەهایانە کە لای سمارت پرەنسیپڵن لێیان لا نایە لە هیچ کاتێکە یەکێکیان ئێسەکە بریتە لە پێشکەشکردنی خزمەتگوزاریەک بە باشترین کواڵەتی واتە خزمەتگوزاریەکی ناوازە و زۆر گرنگە ئەو خزمەتگوزاریە مۆڕەڵ بێ یعنی بۆعدێکی ئاکاری و ئەخلاقی بەرزی لە پشتەوە بێ کە دائمە یەکێکە لە پرەنسیپە زۆر گرنگەکانی دامەزراوە تەندروستیەکان هەروەها شەفافیەتمانێ ئەکاونتەبڵیتی شەفافیەتمانێ بۆ بەردەوامی داتاکانمان بخێنە ڕوو نەقس و کەم کوڕی خۆمان پیشان بین و خاڵە لاوازەکانی خۆشمان بناسینەوە و زۆر جەری ئیشین بە بەردەوامی لەناو گروپەکانمانە ئەنواڕڤەکانمانە دەستمان خستۆتە سەر نقطەی لاوازمان و قسەمان لەسەر کردووە و خۆشمان بە پرسیارە زانین لەوەی کە بتوانین ئەو کەسەی دێتە ئێرە لە هەموو ڕوویەکەوە پارێزراو بێت لە ڕووی جەستەییەوە پارێزراو بێت لە ڕووی سمعەیەوە پارێزراو بێت لە ڕووی گیرفانیەوە لەو بۆدانەیە ئەمانەت پارێزین و ئەخیریشان بۆ ئەوی بتوانین ئەم خزمەتگوزاریە تەقدیمکەین پێویستمان بە تیمۆرکینە پێویستمان بە کاری هەمەهەنگیە لە نێوان بەشەکانی خۆمانە لە نێوان تاوەرەکە و دەرەوەی تاوەرەکە چ لەگەڵ کەتی تایبەتە چ لەگەڵ کەتی گشتیە لەگەڵ دامەزراوە جۆر بە جۆرەکانە لەگەڵ پێگاتەکانی تری حکوومەتە ئەو بەهایانن کە ئێمە کاریان لەسەرەکەین. عەزیزان سمارت چەند بەشێکی هەیە ئەو بەشانەی کە لێرە ئەیان بینن ئەو بەشانن کە بەشی خزمەتگوزاری پێشکەش دەکەن هەر لە مەسائلی کلینیک و تاقیگە و دەرمانخانە و فریاکەوتن و تیشک و سۆنەر و قەستەرە و هۆڵی مناڵبوون و ئەوانی تر ئەوانی کە لەم لایترا ئەیان بینین بریتین لەو بەشانەی کە بەشی کارگێڕین علاقەیان بە بۆعدی بەڕێوەبردنی تاوەرەکەەوە هەیە چ لە ڕووی کارگێڕی لە ڕووی زانستی لە ڕووی ڕاهێنان پەرستاری کاروباری پزیشکان پەیوەندیەکان ژمێریاری ئایتی ڕاگەیاندن سەرویس زنجیرەی دابینکردن و خزمەتگوزاری چارەخواست کەستەمە سەرویسێکی تازەیە لە بیدایەتی ساڵی تازەوە لە سمارت ئەکەوێتە کار. ئامانجمان ئەو پرەنسیپڵی کە سمارت کاری لەسەرەکە و ئامانجە سەرەکەی کە هەیەی هەمومان پێکەوە بتوانین خزمەتی چارەخواز بکەین ئەو کەسێک کە سەردانی سمارت دەکا بۆیە ئەوە ڕقم یەکە لای ئێمە پاشان بۆی بتوانین ئەو کارە بکەین احتیمامێکی زۆر تایبەت دەین بە ستافەکانمان و کۆتاشت کە سمارت وەکو پرەنسیپڵ تەبەنی کردو ئیشی لەسەرەکە ئەنجا سوود و قازانجا بۆ کەسانەی کە شێریان هەیە لە موسسەیە کەواتە پرەنسیپڵی ڕقم یەکمان هەموو شتێکمان کردو بە قوربانی چارەخواز. دروشمی سەرەکیمان بریتە لە وەرچەرخان. بۆچی سمارت وەرچەرخانە؟ ئەمانەوێت تۆزێک لەسەر ئەم تێرمە بڕۆین بۆی بتوانین وەڵامی ئەم پرسیارە بینەوە کە دروشمی سەرەکی سمارتە لێرەوە چەند لایەنێکی جیاوازی سمارت ئەخێنە
بەردیدی ئێوە ئەزیز. طبعا سمارت یەکێ لە نقطە زۆر بە قووەتە جیاکارەکانی بریتە لە کارکردن بە پسپۆڕی ورد. لەم بوارەیە ئێمە لە زۆربەی بەشەکانە دەستمان پێ کردووە، بەڵام لە چواریانە هەنگاوی زۆر باشمان بڕیوە. لەوانە لەسەر و مل بەشە هەناویەکان تیشک و سۆنەر و ئەندامی هەرس. یعنی بۆ معلوماتی بەڕێستان ئێمە ئێستا پزیشکمانێت تەنها لەم ئێریایە ئیشەکە. لە GIT-ە بەشە جەراحەکەیمان جیا کردوتە لە باڵتنیەکەی، لەناو جەراحەکەشمان دابەش کردووە بە GIT سەرەوە GIT خوارەوە. و لە مەسائلی سۆنەرە بۆ نمونە سۆنەرمان هەیە تەنها سۆنەری مەمەگەکە، سۆنەرمانێت تەنها GIT-ەکە، سۆنەرمانێت لە بواری گانی وەبسەتیکا ئیشەکە، و سۆنەرمانەیە لە جەنێتۆریا ئیشەکە، و سۆنەرمانێت تەنها لە نێکا ئیشەکە. طبعا ئەم نموزەجێکی فەریدە لە عێراق و حتا شەرقی ئەوسەتی بەڕاستی. یەکێکە لە نقطە گرنگەکانی سمارت. طبعا ئەو پسپۆردانن کە بە بەردەوامی لە شێوەی MDT-ەکانە کۆبوونەوەی خۆیان نەکەن چالاکی خۆیان ئەنجام ببن. یەکێکتر لە خاڵە گرنگەکانی سمارت ئێمە ساڵانە فاستراک ریڤیومانێ پێداچوونەوەی خێرا، و ئێمە پارساڵ سێ پێداچوونەوەی خێرامان ئەنجامدا. طبعا کەم ئەنجامدانی ئەم چالاکیە لە ساڵی پارا بەهۆی تەواوبوونی کۆنفرانس ڕوومەکەمانەوە بوو کە تازە تەواو بوو. خۆتان زان سمارت مؤسسەیەکی گەنجە، یعنی عمریە و تازە پێ ئەخاتە سێم ساڵی تەمەنی بەرەو چوارەم ساڵە ڕووین. لەبەرەوە بۆ پلانمانێ لە ساڵی داهاتووە طبعا بەناوی دەستەی باڵای بەڕێوەبردنی تاوێتی سمارتەوە بە خێراتی کاگازادی خۆشەوی سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانیەکەین، زۆر خۆشحاڵ بووین. پێداچوونەوەی خێرا لە ڕووی اختصاسە تایبەتەکانە دکتۆرەکانی نێوخۆ دەرەوەی سمارت و لەسەر ئاستی هەرێم و عێراق لەسەر ئاستی جیهانیش کۆمەڵە دکتۆری زۆر گەورە کە زۆر پسپۆر و تایبەتمەندن و ئینتەرناشناڵن لەو بوارەیە کۆ ئەبینەوە و قسە لەسەر بابەتەکان دەکەن، و ئەوانە کە ئەیبینن ئەمە ئەو ئەنوار ڕڤیانەیە کە لە ساڵی ڕابردووە لە سمارتە تێپەڕی سێ ئەنوار ڕڤیوی تایبەت وەکو وتمان پسپۆرانی نێوخۆی دەرەکەی پێکەوە کۆ ئەبینەوە لەسەر بابەتە تازەکان قسەیەکەن. لە ڕووی خزمەتگوزاری پزیشکیەوە طبعا زۆرم پێخۆش ئەم ڕسمی کە ئەیبینن ئەو گەنجانن کە ئێمە زۆر هیوامان پێیانە لە سمارتە لە بەشی زانستی بە تایبەتی کە ڕۆڵێکی بەرچاویان بینیوە لە مەسائلی تەطویری تاوەری تەندروستی سمارتە کە بە قیادەی دکتۆر فامی و هاوڕێکانی لە بەشی زانستی. ئێمە پرۆگرامی ئەپتودەیت پرۆگرامێکی گرنگە کە بە بەردەوامی پزیشکان و کارمەندان ئەپدەیت دەکاتەوە، دابینمان کردووە بۆ سەرچاومڕێیەکانی خۆمان و پزیشکان. هەروەها پێگەنان و چالاکردنی پرۆگرامی کات لە بیدایەتی ساڵی تازەوە کات لە سمارتە ئەکتیڤە بێ بۆ هەموو دکتۆر و نێرسەکانی، یعنی کادەکە هەردوو بواری زانستی و کارگێڕی لە خۆ ئەگرێ. پاشانیش هاندان و یارمەدانی پزیشکان بۆ بەشداریکردن لە کۆنفرانسە نێوخۆیی جیهانیەکانە. لە ڕووی توێژینەوەی زانستیەوە ئەمە خاڵێکی زۆر گرنگە بۆ ئێمە جەماعەت، یەکێکە لە نقطە زۆر جەوهەریەکانی سمارت، واتوانم بە جورئەتەوە بڵێم نموزەجێکی فەریدە لەسەر ئاستی عێراق و حتا شەرقی ئەوسەتیش کە مؤسسەیەکی کەتی تایبەت بتوانێت لە ماوەی یەک ساڵە 73 توێژینەوە ئەنجام بە. و ئەم 73 توێژینەوەیە بەڕێستان زۆرێکتان کەسایەتی ئەکادیمین سیانیان کلینیکال ترایەڵە، حەوت سیستەماتیک ریڤیو تایە کە ئێوە ئەزان لە مەسایلی ئێڤیدەنسە مێتاانالایسیس و سیستەماتیک ریڤیو کلینیکال ترایەڵ لە تۆپی دیزاینە بە قوتەکانی ستەدین. پاشان بۆیە سمارت جگەر لەمەش هاوکاری توێژەرانی نێوخۆیی دەرەکی کردووە، و هەروەها سمارت توانیوێتی تەنها لە ساڵی 2022 نزیکی 302 سایتیشن بۆ پەیپەرەکانی بکرێ، و تەنها بۆ یەکی لە توێژینەوەکانی لە ساڵی 2022 نزیکی 31 سایتیشن کراوە. و پێتان غەریب نەبێ ئەوە بڵێم کە ئەمەی کە لێرە ئەیبینن لە هەنێ زانکۆی تایبەت و ئەهلیشە بەرچاو ناکرێت. لەبەرەوە خاڵێکی جەوهەریە بەڕاستی و لە سمارتە ئیحتیمامێکی زۆر تایبەت ئەدرێ بە مەسالی توێژینەوەی زانستی. یەکێکی تر لە خاڵە جەوهەریەکانی سمارت لەسەر ئاستی سمارت هەفتانە حەو کۆبوونەوەی لیژنەی فرەپسپۆڕی فرەڕەهەندیمانەیە، ئەو حاڵەتانەیە کە حاڵەتی ئالۆزن
قرصە بە اختصاصی دەرنیشان بکرێ ئێمە حەو ئێمتیمانێ هەموو هەفتەیەک لە سمارتە ئەڕوات ئەو تا ئێستا نزی طبعاً وەکو ئێمتیەکانی تایبەت بە سەر و مێل بە سنگ بە ماسولکە و پێکەرە ئەندام جۆگەی هەرز ژنان و مناڵبوون میز و میزەڕۆ و وردە وردە سەرپێشاڵەکانی تریش ئەوانیش داخڵە بن کە ئەبێ ئێمتیتی خۆیانیان هەبێ لە ساڵی ڕابردووە 175 دانیشتنیان ئەنجام ماوە و هەموو چوارشەمە و پێنجشەمەیەک بەردەوامە بێ ئەو پنە بەڕاستی بۆ دوکتۆری دەرەوەش دەتوانێت بەشداری کار لەگەڵمانە تاقیکردنەوەی توانست لێرە ئەوە نییە کە ستاف داغڵ بوو ئەتە دەستی لێ بشۆی ئێمە بە بەردەوامی تاقیکردنەوە بۆ ستافەکانمان دەکەین تا ئێستا 5 تاقیکردنەوەمان ئەنجام ماوە ئیمتیحان بۆ ستافەکانی تاوەری تەندروستی سمارت لەم 5 3 تاقیکردنەوەیان بۆ پەرستاران بووە 2 تاقیکردنەوەیان بۆ تیمی نێشتەرگەری بووە و تاقیکردنەوەکان هەردوو بوعدی تیۆری و ئەمەلیش لەخۆ ئەگرێ لە حەقەتە و سیستەمی ئۆستی بەکارێنین لە تاقیکردنەوەکانی پەرستاران و ستافی خۆمانە خاڵێکی تری جەوهەری کە زۆر گرنگە لە ئیدارەیە زۆر گرنگە مەسائلی کارکردن بە سیستەمی فیدباک لە سمارتە سیستەمی فیدباکی 360 بەکارێنرێ کارمەند هاوڕەکەی خۆی هەڵی ئەسەنجێنێ بەرپرسەکەی خۆی لەسەرەوە هەڵی ئەسەنجێنێ و لە خواریشەوە ئەو کەسەی کە سێرڤیسی ئاتێ نەخۆشە تەقیمیەکە و ئەوەی چێکە لەو پرنسپە گرنگانەکە ئێمە کاری لەسەر دەکەین بۆیە پارساڵ 58 جار فیدباک وەرگیراوە لە تاوەری تەندروستی سمارت و 5 جار بۆ نەخۆش کراوە یانێ داتاکان لە نەخۆش وەرگیراوە بۆ کلاین ساتسفاکشن پیشن ساتسفاکشن کە زۆر گرنگە 46 جار بۆ ڕاهێنانەکان کە ئەنجاممان داون ترێنین و 7 جار بۆ بەشەکان و ئەم فیدباکە هەموو 3 بۆ 6 مانگ جارێک ئەڕوا و ئەم فیدباکە تەنها ڕقەمێک نییە و ئیشی پێ نەکرێ ئەو بکرێت حتا تەسیری هەیە لەسەر سیستەمی پاداشتی ستافەکان کە هەمە سیستەمی پاداش سیستەمێکی گرنگە لە تاوەری تەندروستی سمارت لە ڕووی داهاتی کارمەندەکانمان و کاری لەسەرەکەین خاڵێکی تر یەکێکی تر لە دانیشتنەکان کە هەمانە دانیشتنی 4M 4M mortality morbidity mistake meeting ئەمە کۆبوونەوەیکی لایەنە پەیوەنددارەکانە حاڵەتی ڕووەیە کۆمپلیکیشنێکە مردنێکی نەخۆشە تیمێکی تایبەت کۆ بێتەوە بۆ ئەوە ڕوویە طبعاً ئەم تایبەتە یان هەڵەیەک ئەگەر ڕوویە هەڵەیەکی پزیشکی جانتان معلومە لە باشترین مؤسساتەکانی جیهانە هەڵەی پزیشکی ڕووەیە بەس گرنگ ئەوەیە نەهێڵی ڕووباتەوە بە عینەن ستایل و بە عینەن هۆکار بۆیە ئێمە فۆرئێمی بۆ ئەنجامەین و یەکێک تر لە پرەنسیپە گرنگەکانمان کە کاری لەسەرەکەین طبعاً لە ڕووی جۆریەتیەوە سمارت چەند هەنگاوێکی گرنگی ناوە عەزیزان تاوەری تەندروستی سمارت ئایزۆی بەڕێوەبردننی 9001 لە 2015 وەرگرتووە و کارەکانی ئایزۆی تاقیگەی گەشتووە تقریبا 180 تەواو کردووە کە بریتە لە ئایزۆی 1589 2012 بۆ تاقیگەی تەندروستی سمارت و دانانی کارنامەی سەلامەتی و تەندروستی بۆ پاراستنی ئەو مرۆڤانەی کە لێرە کار دەکەن کە ڕووی کواڵیتیەوە زۆر گرنگە سمارت ڕێنمایی و ڕێبەری کارکردنی بۆ هەموو کەس و هەموو بەشێک هەیە کە لە تاوەری تەندروستی سمارت کارەکە یعنی ئیشی مؤسسیە هەمووی بە ڕتن پۆلیسی هەمانە و سمارت هەنگاوێکی تریشی ناوەدەستی کردووە بە هەنگاوەکانی متمانە بەخشین ئەکریدیتیشن ئاعتیمادیە بۆ تاوەری تەندروستی سمارت بۆ مؤسساتەکانی هەنگاوەکانمان دەست پێ کردووە لە پرۆسێساین طبعاً ئەوەی علاقەی بە سیستەمی موچە و پاداشتی ستافەوە هەیە لە سمارت سیستەمی خاڵ بەکارێنێ کردت یانەوە نیە کابرا ئیش بکەیت و ئیش نەکەیت بڕ موشە بەدانرا بە کۆتای پێێت ئەو کردتە زۆر ئاڵۆزە هەموو شتە دەوری هەیەتیا بەشداری توێژینە بکەین تەسیری هەیە لەسەری بەشداری چالاکیێکی علمی بکەی بەشداریە لەسەری ئەفکارێکی ئیبداعی دەبێ بەشداریە لەسەری سەعاتێک زیاتر کارکەی بەشداری هەیە لەسەری پاشان ئەعطی ئەجیرە ئەجرەه قبل ئەن یجف عرقه ئێمە ڕۆژانە ستافەکانمان توانین داوای معاشەکەی بکە یعنی بە ڕۆژ ئەمڕۆ ئیشت کشەوە توانین داوای پارەکەت بکەی لەبەرەوە ئەستەمێکی تازەیە دانراوە لە سمارتە و یەکێکتر لە خاڵە گرنگەکان داهاتی هەموو بەشێک نسبەیەکی دانراوە ئەدرێتەوە بە کارمەندانی ئەو بەشە جگە لە موچەکەی وەکو پاداشت کە کاری لەسەرەکەین و پێدانی دیاری لە مەراسیم و مناسبەکاندا ئەنجامدانی چالاکی تری کۆمەڵایەتی لە شێوەی دەرچوونی مەلەوانی شاغڕۆیی سەفەرکردن دعوەتی جەماعی وەرزش و تا ئێستا یاری
نەخۆشخانە تایبەت و گشتەکانی شاری سلێمانیە تا ئێستا سواد بخوا سمارت وەفدام دوای 5-6 یاری ڕقەمیەکە تا ئێستا سمارت لەوێش نمبەر وانە. مەسائلی داتابیز و آیتی طبعا یەکێک لە خاڵە جەوهەریەکانی سمارت خاوەنی داتابیزێکی زۆر تۆکمەیە کە بەڕاستی لە تەکنەلۆجیا لە زانستی بەڕێوەبردنی کاری ڕێکخاوی لە ئەمڕۆیە نەتوانێت سوادە لە تەکنەلۆجیا بکەیت زۆر لە دواوەی بۆیە سمارت داتابیزێکی سیستەمێکی آیتی زۆر باشی هەیە. ئامانجی سەرەکی کۆکردنەوەی داتا و خەزمکردنی بەکارهێنانی بۆ مەبەستی توێژینەوە هەڵسەنگاندن و ئێمە ئەمە شەوای کردووە لە سمارت بتوانێت دعمێکی بەقوەتی هەموو خوێندکارانەی چ خوێندنی بە کالۆریۆس چ خوێندنی باڵا توێژەرانی نێوخۆ دەرەوەش بتوانن بین یارمەتیان بین لە پێدانی داتایە بۆی بتوان توێژینەوە ئەنجام بن. و سمارت کار بە سیستەمی بێوەرەقەیەکە پیپەرلێس هەموو تاقیگە دەرمانخانە کلینیک نەخۆشخانە رادیۆلۆجی بەشەکانی تری بە سیستەمێکی بەقوتێکەوە بەسراوەنەتەوە نەخۆش ئەتوانێت پیپەر بەکار نەهێنێ بە هیچ جۆرێک. و یەکێکتر لە خاڵە گرنگەکان کە ئێستا ئیشی لەسەر کراوە نەخۆش ئێمە کە لێرە تێستێکە کاتوانێ ئەو بارکۆدەی کە وەریەگرێت لە ماڵ و پشتینەکەی وەرگێتەوە بەبێ بگەڕێتەوە جارێکتر بۆ سمارت لە ڕێگەی بارکۆتێکەوە کە ئیشی لەسەرەکرێن. هەروەها ئێمە لە ڕێگەی ئەم لی بڵینەوە ئیتر بەدەست ئێوەدان لە سمارت تا دەست بەکار ماجیر بەکار نایە سەر پاکەت لە ڕێگەی بارکۆدێکی لە ڕێگەی لیبڵێکی تایبەتەوە بە زمانێکی کوردی ناوی دکتۆرەکەشی لەسەرە ئەدێت سەر پاکەتەکەی ڕۆژانە چەند کەڕت بەکارێنێ و ئەگەر نۆتێکە بێت لەسەر ئەو دەرمانە بە کۆمپیوتەرایز بۆی ئەنووسێ. هەروەها لە ئایندەیەکی نزیکە یەکێکتر لە شتە زۆر جوانەکان کە هاوکاریشی گرنگی پزیشکانمانەکە سیستەمی درەنگ ئینتەراکشن لە دەرمانخانەی سمارت کاری پێکرێ یعنی کە دکتۆرێک دەرمانێک ئەنووسێ ئەگەر ئینتەراکشنە بە یەکسەر سیستەمەکە ئەلارمیەکە ئەڵێ ئەم دەرمان لەگەڵ دەرمانەیە بەکار نایە. هەروەها یەکێکتر لە خاڵە گرنگەکانمان ئەتوانین دیسان لە ڕێگەی لیبڵەوە ئەو سیتی ئەماڕای کە هەتە لە هەر شوێنێک بێ بەس لیبڵەکەی فەحسەکەت لابێ ئەتوانی سیتی ئەماڕایەکەت وەرگریتەوە ببینیتەوە پیشانی دکتۆرێکی تری بێ لە شوێنێکی تر. و ئەخیران سمارت سیستەمی پاک سیستەمی دابین کردووە. پاک سیستەم لە هەر شوێنەبی ئەتوانی وێنەی حەقیقی ئیمەیجینەکان دکتۆرەکە ببینێتەوە سیتی و ئەماڕای ئەوانە و بە کواڵیتی فوڵ و ئەم داتایانە تا 6 بۆ 7 ساڵە پارێزرێن. جگەر لەوەی کە سیستەمی HR-مان زۆر بە باشی لە داتابیزەکەمانە کەوتووەتە کار کە دیسان پێگاتەیەکی تری زۆر گرنگە. طبعا مارکێتین و ڕاگەاندنی سمارت تویتەری هەیە ئینستاگرامی هەیە فیسبووکی هەیە تیکتۆکی هەیە یوتیوبی هەیە سناپچاتی هەیە و بەشێکی زۆریان لە بواری عەرەبیشە کارەکەن و کۆمەڵێک بەشمانەیە لێرە ئەرچی زۆر گرنگیان کێشاوە کە مەزدەرێکی گرنگن هەم بۆ تەوعیەکردنی نەخۆش هەم بۆ ناساندنی بەشەکانی سمارت لەوانە طبعا سوشال میدیا عەرەبیمان هەیە کوردیمان هەیە فۆتۆگرافەرمان گرافیک دیزاینمان هەیە مۆنتاژ و دۆبلاژمان هەیە وەرگێڕانمان هەیە لەگەڵ ئەو بەشانەی ترا کە تیمی تەندروستی سمارت بجێتێکی زۆری لە مەسائلی ڕاگەاندن و مارکێتینە خەرجەکات و تیمێکی زۆر باشی هەیە بەڕاستی جێگەی تەقدیرن. ئەوەی یەکێک لە خاڵە گرنگەکان مەسائلی پاراستنی مافەکانی نەخۆشە. سمارت بۆ پاراستنی مافی چارەخواست چەند پرەنسیپێکی گرتووەتە بەر کردنەوەی خولی بەردەوام سەبارەت بە مافەکانی چارەخواست بۆ ستافەکانی هەڵواسینی مافەکانی نەخۆش لە شوێنە گشتەکانی سمارتە و وەرگرتنی فیدباکی بەردەوامی چارەخواست زۆر گرنگە پڕکردنەوەی فۆرمی سکاڵا بە دوواداچوون و لە پێچینەوە لە هەر لادانێ لە پرەنسیپەکانی سمارت لەوەی کە نەخۆش بزانێ عەزیەت دراوە زوڵمی لێ کراوە کەم تەرخەمەیەکی بەرامبەر کراوە و بۆ ئەمە بەستەش سمارت بە بەردەوامی چاودێری کاری بەش و کارمەندان و پزیشکەکانی دەکات. تاقیگەی سمارت زۆربەی زۆری پشتینەکانی تیا ئەنجامەدرێ بە کواڵیتێکی بەرز و نرخێکی گونجاو و ناوەندێکی گرنگی ڕاهێنان و پەرپێدانە ڕۆژانە لە دام و دەستگا حکومیەکانەوە لە دام و دەستگای کەتی تایبەتەوە خوێندکاران دێنە ئێرە بۆ ڕاهێنان. لە سمارتە وەکوتمان پرۆگرامی بارکۆدمانێ بۆ وەرگرتنەوەی نەتیجە. ئێمە لە سمارت چەند ئامێرێکمان دابین کردووە کە تا ئێستا لە عێراقا یەکەم جارە. یەکێ لەوانە مەسائلی کۆباس پرۆیە کۆبزام لە شەرقی ئەوسەتا 5-6 ئامێرێکە بە هەمووی لە عێراق یەکەم جارە بێتە عێراقەوە ئامێرێکی زۆر پێشکەوتووە لەگەڵ
ستاکۆ کۆمپاکت ماکس 3 وەوە کوتمان سمارت لە ئایندێکی زۆر نزیکە ئاهەنگی وەرگرتنی ئایزۆی تاقیگەکەی ئەنجامەیە. یەکێکتر لە خاڵە جەوهەریەکانی سمارت کە ئیشێکی زۆر زۆری تیا کردو مەسائلی ڕاهێنان و پەرەپێدانە تەدریب. ستاف زۆر گرنگە عەزیزان و ستاف بە بەردەوامی پێویستی بە ئەپدەیت هەیە. بۆیە بۆ ئەم مەبەستە سمارت ئەکادیمیای سمارتی تایبەت بە ڕاهێنان دروست کردووە. تا ئێستا زیاد لە ساڵی 2022 170 خولی کردووەتەوە و لەوەش مهمتر سمارت ئیشێکی نەوعی کردووە کە لە مؤسساتی تران ناکرێ. نزیکی 18 ڕاهێنانی پێگەیاندووە کە زیاتر لە 20 پاکەجیان هەیە و لێرەوە بەڕێزان لە بەڕێوەبەراتی گشتی تەنووسی سلێمانی لە ئایندێکی زۆر نزیکە وەکو بەرپرسیارەتێکی ئەخلاقی ئینسانی ئاینی خۆی سمارت ئامادەیە هەموو پاکەجەکان بخاتە خزمەتی کەرتی تایبەتەوە بەبێ بەرامبەر و لە ئایندێکی زۆر نزیکە سەردانی دامەزراوەکانی بەڕێوەبەراتی گشتی تەنووسی سلێمانیەکەین بۆی بڵێن ئێمە ئامادەین ئەو پاکەجانەی کە تێست کراون ڕاهێنەرەکانیان پێگەێنراوە بۆ پەرەپێدان و هاندان و ڕاهێنانی ستافی کەرتی گشتی بیان خێنە خزمەتەوە و بۆ کەرتی تایبەتیش ئامادەین بەس کەرتی تایبەت حسابی تایبەتیە یانێ. بوارەکانی ڕاهێنان هەموو کارامەی لایەتوەکان ئەگرێتەوە عەزیزان. پرۆفیشنالیزم چ لە دکتۆرا چ لە ستافە دوو جۆر سکیڵی پێویستە. سکیڵ یەکەم پێوتە هارد سکیڵ، سکیڵی دووەم پێوتە سۆفت سکیڵ. هارد سکیڵ شتە گشتەکان و علاقەی بە اختصاسەکەی خۆتەوە هەیە. نەرسێک ئەبێ بزانێت زەخت بگرێ بێ بزانێت کانولا دابنێ. بەڵام سۆفت سکیڵ ئەو سکیڵانن کە هاوبەشە لە بینی هەموو پیشەکانە کە بەداخەوە دەرچووندنی ئێمە تا ئێستا گرفتمان لێرە هەیە. سمارت لەسەر هەردووشی ئیشەکە. دابینکردنی سەرچاوە هۆڵی ڕاهێنان چالاکی زانستی مرۆیی مادی و کارەکانی فێربوون بە بەردەوامی لە خزمەتی بەشی ڕاهێنانە بووە. هەروەها ئێستا سمارت کار لەوە ئەکا کە ئەو دەورانی کە ئیکاتەوە بتوانێت ئەعتیمادی ئەکریدیتیشنی مؤسسەیەکی ڕاقی تەدریبی عالەمیان بۆ وەربگرێ بۆی بتوانێت بە ناوی ئەوانە شەهادە بە سەرتیفیکیشنی ئەوان بە. ئەمە وێنەی هەنێ لە ڕسمەک لە ترێنینەکانە کە ئێمە لە حقەتە کاریان لەسەراکەین لە سمارت. وەکوتمان تا ئێستا تایبەت بە هارد سکیڵ لێهاتوویە تەکنیکیەکان 85 خوڵمان کردوێتەوە بۆ ستاف. تایبەت بە سۆفت سکیڵ 66 خوڵمان کردوێتەوە. سۆفت سکیڵ وەکو پرۆبلم سۆڵڤین، تیم وۆرک، کریێتیڤیتی، تایم مانجمنت، سترس مانجمنت، کۆنفلیکت مانجمنت، لیدەرشیپ ستایل، سترس مانجمنت و إلى آخره، کۆمیونیکیشن سکیڵ. بۆ ئەم مەبەستە 163 لە خولەکان ڕاهێنەری نێوخۆی خۆمان بوون لە سمارتە. بەڵام تەنها 7 ڕاهێنەرمان لە دەرەوە هێناوە بۆ خولەکانی سمارت. لەبەر سمارت ئیشێکی بەهێزی کردووە لەگەڵ لەسەر پێگەیاندی کۆمەڵێک قائیدی زۆر باش لە بواری ڕاهێنانە. طبعا هەموو ستافەکانمان دەوریان وەرگرتووە بە نسبەی جیاوازەوەی کە لێرە ئەیبینن. چا بەڕاستی لای ئێمە کارگوزارەکە لە بەردەم دەرگاکەوە لەگەڵ ڕسێپشنەکە تا دکتۆرەکە وەکو یەک گرنگن. احتیمام بە هەمووی ئەدرێ بە یەکسانی بەبێ کەم و کوڕی. دەرمانخانەی سمادێکێکتە لەو شوێنانەی کە کاری نەوعی کردووە. ئەم دەرمانخانەیە زۆربەی دەرمان و پێداویستەکان بە کواڵیتێکی بەرز نرخێکی گونجاو بەردەستن تایە. لێرە ئێمە لە حقەتە لە بینی دوو کەوانەیە هەنێک جار لەوە ئەچێ مسیوسی نەخۆش بکرێ بە ڕێگەی لە ڕێکان لەگەڵ شەریکەکانی دەرمانەوە. سمارت کۆمەڵ ڕێگە چارەی گرتووەتە بەر بۆی بە هیچ جۆرە نەهێڵێ نەخۆش ئیستیغلال بکرێ بە هەر جۆرە لە جۆرەکان بێ. لەبەرەوە زۆر بە باشی ئیشمان لەسەر ئەوە کردووە و دەرمانخانەی سمارت 24 ساعت کراوەیە. یەکێ لە خاڵەت زۆر جەوهەریەکانی سمارت سیستەمێکی تایبەتی هەیە هەر هەڵێ لەسەر فەهەبێ یەکسەر ئەلکترۆنیان پێ ئێداین لە ڕێگەی زیرەکی دەست کردەوە کە ئەمە لە سەردەرەکانی ترا نابینرێ و دەستخۆشی لە تیمی هەم داتابێزی خۆمان هەم دەرمانخانەی خۆمان دەکەین کارێکی گەورەیان کردووە و وتیشمان لە ئایندێکی زۆر نزیکە سیستەمی درەگ ئەنتەراکشن ئەکەوێتە ئیش کە سیستەمێکی ناوازەیە. ئەمە ئەو شتەیە عەزیزان کە زۆر گرنگە بۆ ئێمە کە هەموومان شانازی بە سمارتەوە بکەین بە هەموو پێگاتەکانی شاری سلێمانیەوە. ئێستا سمارت خەریکە ئەبێتە ڕووگەیەک بۆ ئەوەی ئاراستەی نەخۆش گەشتیاری پزیشکی بگۆڕێ لە وڵاتانی ترەوە بەرەو سلێمانی. ئەمە داتای پرتەقالەکە داتای 2022 ئەمەیان داتای 2021 بەس لە بەغدا ئەم ساڵ 3467 کەس هاتوونەتە سمارت. کەم کەسانە دێنە سمارت دێنە ناو سلێمانیەوە جادەی سلێمانی بەکارێنن، ئۆتێلی سلێمانی بەکارێنن
بازاری سلێمانی بەکارێنن وە کۆمەڵێک پارەی باش هێنە ناو سلێمانیەوە. ئەگەر سێری ساڵەکان بکەین لە هەموویانە خەریکە تقریبا نەبێ بە دەبڵ، ئەمە 2021 ئەمە 2022 لە دیالە عینەن لە سەلاحەدین هەر زیادی کردووە، لە ئەنبار، لە بابل، لە ئەمە لە دەرەوەی عێراق نزیکی ئەم ساڵ 582 نەخۆش لە دەرەوەی عێراق ڕویان کردوتە تاوەری تەندروستی سمارت. بۆ ئەمە بەستە وەکو ڕقەمێکی گشتی کێرڤی سەرکەوتنی و نەخۆشانەی کە لە دەرەوەی هەرێمی کوردستانەوە لە دەرەوەی هەرێمی کوردستان ئەمە خەڵکێکی زۆریشمانەیە لە هەولێرەوە لە دۆکەوە دێنە سمارت لە تەنها لە داتای ئەم ساڵ زیاد لە 111,000 کەس سەردانی سمارتی کردو بە تۆتاڵی لە ناوچە عەرەبیەکان وەسەت و جنوبی عێراق کەەوە بەڕاستی بۆ شاری سلێمانی نموذەجێکی فەریدە و خاڵێکی وەرچەرخانی گرنگە و هیوابەخشە بتوانین گەشتیاری تەندروستی ئاراستەکەی عکسکەینەوە چونکە تەنها بۆ گەشتیاری تەندروستی نایەت وەکوتم بازار دەخاتە کار، مەطعەمە دەخاتە کار، ئۆتێل دەخاتە کار و سیمایەکی جوانی شاری سلێمانی ژەبینێ. طبعا سمارت لەگەڵ دامەزراوە ئەکادیمیەکانە لەگەڵ زانکۆی سلێمانی، زانکۆی کۆمار، زانکۆی گەشەپێدان، زانکۆ حکومی و ئەهلیەکانە کاراسانی و نامەیەک تێگەشتنمان هەیە بۆی بتوانین ئەو توانانەیە کە لە سمارت تایوەکو مەصدەرێکی فێربوون بەکار بهێنرێن و دائمە دەرگامان واڵا بۆ MOU-مان هەنجام ماوە. ئەم لەگەڵ دامەزراوە تەندروستیەکانیشە چ کەرتی تایبەت و کەرتی گشتی چ بەڕێوەبەراتی گشتی تەندروستی سلێمانی لە پەیوەندی بەردەواماندووە ئیشاڵات دەرگای هاوکاریمان زیاتر بێ پێکەوە هەمانجیمان زیاتر بێ بتوانین ئیسادە لە یەکتر بکەین و بۆ سەندیکا و ڕێکخراوەکانیش بە هەمان جۆر. ئەمە هەنێک لەو نامەیەک تێگەشتنانە و لەو دانیشتە فەرمیانەیە کە ئەنجام درراوە لە حەقەتە. سمارت یەکێکتر لە خاڵەکانی کۆبوونەوەی مانگانەی پزیشکانی هەیە، هەموو دکتۆرەکانی پێکەوە کۆ بنەوە، یەکشەمەی هەموو مانجێک کۆبوونەوەمان هەیە، کۆبوونەوەی هەموو پزیشکان و بەڕێوەبەری بەشەکان پێکەوە بۆ دەشەکردنی بابەتەکان نەگە شتێکە بێ باسی بکەین لە ڕووی زانستیەوە لە ڕووی ئیداریەوە وە جارجارێکی چالاکی کۆمەڵایەتی لە شێوەی دەرچوون و سەفرە و خوانی نان خواردن و ئەوانە چکە بەڕاستی ئینسان تەنها بۆعدی جەستە نییە، بۆعدێکی بۆعدی مێنتەڵە، بۆعدی سۆشیەڵە زۆر گرنگە. دوو چالەنجی گەورەمان هەیە، دوو ئالنگاری گەورەمان هەیە، دوو گرفتی گەورەمان هەیە تا ئێستا. یەکێکیان شوێنی وەستانی ئۆتۆمبیلە. طبعا ئەم ئێریای کە سمارتی تایە خۆی ئێریای قەرەباڵغ بۆ ڕاستی ئەمە کاتانە کە تەلەوە بین لە کولێ تۆب هەر موشکیلەمان هەبوو، هەر قەرەباڵقی هەبوو. لەبەرەوە پێویستی بە حەلکردنێکی جەزری هەیە و ئێستا چەند هەنگاوێک نراوە لە حەقەتە بتوانین لەم دەوروبەرەیە هەم بیرە لەگەڵ جامعەی سلێمانیا بە سەرۆکاتی کاکتۆر بیرێکمان کردوتەوە کە بتوانین پێکەوە مەشروعێکی هاوبەش ئەنجام بدەین، هەم جامعەش ئیستفادە بکە، هەم سمارتیش هەم خەڵکیش ئیستفادە بکە و ئێریای تریژە بێ بتوانین بەکاری بێنین لە شێوەی سیستەمی PPP Public Private Partnership کە ئێستا سیاسەتێکی تەبەنیکراوی تازەی حکوومەتە کە خۆی حکوومەت داعمیەکە لە حەقەتە. و دووەم مشکلەی بەسکەرەوەکان یعنی مشکلەی سمارت دەوێت ستونی ماشەڵڵا زۆر ڕۆشتە بە ئاسمانە حەو مەسعەتمانەیە هەر بە بەردەوامی مشکلەمان هەیە، لۆدێکیشی لەسەرە ئێتە بەڵکو بتوانین بە ستایڵێکی تر لە ڕێی ئیداریەوە کار بکەین تۆ لە مشکلەیە گرفتە حەل بکەین. زۆر سپاس بۆ کاتی پێتان بەخشین، دووبارە هەموو لای بەخێر بێن. سپاس بۆ بەڕێز کاک دکتۆر عەبدولفەتاح هەورامی، میوانانی بەڕێز و خۆشەویست، زۆر سپاس بۆ بەڕێزیشتان مادوومان کردن. بە ناوی خوای بەخشندە و میێرەبان بۆ بەڕێزان لە تاوەری تەندروستی سمارت بابەت دەستخۆشی و پیرۆزبایی. ئەسەلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەرەکاتوه. بە ناوی سەرۆکی گشتی و سەرۆکی لقی سلێمانی و ئەندامانی دەستەی کارگێڕی لقی سلێمانی یەکێتی هاوردە و ناردنکارانی هەرێمی کوردستان دەستخۆشی و پیرۆزباییتان ئاڕاستە ئەکەین بە بۆنەی هەنگاو و سەرکەوتنە یەک لە دوای یەکەکانی تاوەری تەندروستی و نەخۆشخانەی سمارت کە جێنا و دەستان لە پێشخستنی بواری تەندروستی نەک هەر لەسەر ئاستی پارێزگای سلێمانی بەڵکو لەسەر ئاستی هەرێمی کوردستان و عێراقیش پێشەنگن. هیوادارین هەر لە لووتکەدا بن نمونەتان زۆر بێت. شێخ عەتا محەممەد نووری سەرۆکی لقی سلێمانی یەکێتی هاوردە و ناردەنیکارانی هەرێمی کوردستان. سپاس بۆ بەڕێزیان. عەزیزان و خۆشەویستان، سپاس بۆ ئامادەبوونی ئێوەی بەڕێز و خۆشەویستان
بەرپرسانی بەڕێز لێپرسراوانی دام و دەستگا جیاوازەکانی حکوومەت هێرێمی کوردستان پزیشکانی بەڕێز و خۆشەویست ئامادەبوونتان سەلمێنەری ئەو ڕاستیەیە کەوا هەمومان پێکەوە ئامادەی ئەومانتیایە هاوکار و یارمەتی دەربین بۆ پەرەپێدان و پێشخستنی بواری تەندروستی بە هیوایەوەی کە شارێکی تەندروست وڵاتێکی تەندروست هاوڵاتێکی تەندروستمان هەبێت. زۆر بە خێراتنتان ئەگەین. سوپاس بۆ ئامادەبوونتان. پانێڵی یەکەمی ئەمڕۆمان لە پێداچوونەوەی تاوەری تەندروستی سمارت بە پایان گەیشت. پێکەوە بشوێگەین و برێکێک ئامادەی لە خزمەتە ناو دوا بە دوای ئەوە بەشی دووەم دەست پێکە هەر بە ڕێزێک بێوێت لە کاتژمێر 10 و ئەتوانێت بەشداری پانەڵەکان بێت. زۆر سوپاس بۆ هەموو لایەکتان. دووبارە بەخێر بێن سەرسەر و سەرچاوان.